بینەر و بیسەر عزیزەکانم لە هەر شوێنێکن سڵاوی ئەمەتان لە بێوەم کاتتان باش پرۆگرامێکی دیکە ئێواری سلێمانیتان پێشکەشکەم ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە بابەتێکی یاسایی کسۆ باسەکەین لەسەر تاوان کسۆ باسەکەین لەسەر تاوان و سزا لە ڕۆی یاساییەوە وەک ئاگادارن کە چەند ڕۆژێکە چەند ڕووداوێکی نەخوازرا و لە چەند شارێکی هەرێمی کوردستان بەداخەوە ڕوئەدا پێمان خۆش بوو لە ڕۆی یاساییە و میوانداری پارێزەرێکمان کردووە کسە و باسەکەین لەسەر تاوان و سزا لە ڕووی یاساییەوە زۆر بەڕێز کاک میران عوسمان پارێزەری ڕاوێژکار لای ئێمە میوانە کاک میران سڵاوت لێبێ بەخێربێ سپاس بۆ ئامادەبوونت کاک میران پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم باس لەوە بکەین بزانم تاوان چییە بەچی ئەوترێت تاوان لە ڕووی یاساییەوە زۆر سپاس هەڵبەتە بەپێی یاسای سزادانی عێراقی مارە 111 ساڵی 1969 بەڵێ تاوان بریتیە لە هەر کار و کردەوەیەک کە کەسێک ئەنجامی بدە باشە مخالیف بێ واتە پێچەوانە بێت لەگەڵ ئەحکامەکانی یاسای سزادانی عێراقی واتە هەر کارێک هەر کردەوەیەک هەر فعلێک کەسێک ئەنجامی بدات بە مەبەستی تاوانکاری بە مەبەستی ئەوەی کە مخالیف بێ دژی واتە پێچەوانەی ئەحکامەکانی یاسای سزادانی عێراقی ئەمە پێی دەوترێت تاوان هەڵبەتە یاسای سزادانی عێراقی لە ژمارە 111 ساڵی 1969 کۆمەڵێک بڕگە و مادەی دیاری کردووە کە چی تاوان دەیگرێتەوە تاوانەکانی پۆلێن کردووە بەسەر چەند مەراحیلێکە بەسەر چەند قۆناغێکە باشەواتە ئاستی هەیە تاوان باشە بەڵێ ئاستەکانم ئەگەر بۆ باس بکەی وەلەو سەردەمی کە باست کرد بۆ منە لە ساڵی 69 تا ئێستا ئەگەر بڵێن بەداخەوە گۆڕانکاری لە ناو تاوانەکانە کراوە ئایا ئەم یاسایە پێشی پۆلینەکانم بۆ باسکەی ئەم یاسایە هیچ کات هەموار کراوەتەوە هیچ کات مەسەلەن بەپێی ئەو تاوانەی کە تازە لەنە ناو بابەتەکانەوە هیچ کات هەموار کراوەتەوە ئەو تاوانە ئەو یاسایە یاسای سزادانی عێراقی لە ڕاستی ئەگەر ئەوەت پێ بڵێم بڕگە و مادەکانی ئەوەندە شاملە ئەوەندە گشتگیرە بۆ بە شێوازێکی وا باشدانراوە کە دەتوانرێ هەر جەریمەیەک هەر تاوانێک بکرێ عقوبەی بۆ دیاری بکرێ و سزای بۆ دیاری بکرێ و چوارچێوێکی یاسایی بۆ تەکلیفیشی قانونی بۆ ئەو بابەتە بکرێ کەواتە یاسای سزادانی عێراقی کە وەکو باسمان کرد لە ژمارە 111 ساڵی 1969 ڕاستە تاکو ئێستا وەکو قانونەکە وەکو مەتنی قانونەکە تاکو ئێستا تعدیلێک یاخود هەموارێکی بەسەرا نەکراوە بەڵام لە هەمان کاتە ئەتوانم بڵێم بەرگە و مادەکانی ئەوەندە شاملن ئەوەندە گشتگیرن کە هەموو سزایەکی دیاری کردووە کە هەر جوڵەیەک هەر با بڵێن هەر حرەکەیەک لە کەسێکەوە کە مەبەستی تاوانکاری تیاکرابێ مەبەستی بێ کە تاوانکاری بکە یاسای سزادانی عێراقی سزاکەی بۆ دیاری کردووە و مادەکان ئەوەندە بەقووەتن ئەوەندە بە شێوازێک دیاری کراون کە هەموو گشتگیریەک هەموو با بڵێن هەموو سزاکان دیاری بکات بۆ لە هەمان کاتیشدا ئێمە بیرمان نەچێ کە بۆ خۆی یاسای سزادانی عێراقی هەیە بەڵام ئێمە کۆمەڵێک یاسای خاصیشمان هەیە یاسای تایبەتمان هەیە بۆ نمونە بە درێژایی بە قۆناغەکانی پێشکەوتنی کۆمەڵگا کە ئێمە ڕاستە لە 1969 ئەم یاسایە وەکو مەتنەکە گۆڕانکاری بەسەرات نەهاتووە بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێک یاسای خاصمان دەرکردووە هەم لە پەرلەمانی کوردستان هەم بە کۆمەڵێک بڕیار کە دەرچوون ئەم یاسا خاصانە ئەم یاسا تایبەتانە قەیدی یاسا عامەکەیان کردووە بۆ نمونە لە ناو یەکێک لەو یاسایانەیە یاسای چەکمان هەیە بۆ نمونە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنمان هەیە بۆ نمونە یاسای توندوتیژی خێزانیمان هەیە ئەم یاسایانە یاسای خاصن یاساکان خاصن و بڕگە و مادەی زۆر باشیان بۆ دانراوە کە تێیدا مشەڕع یاخود با بڵێن دادوەرەکان پێشەوەی بگەڕێنەوە بۆ یاسای سزادانی عێراقی دەگەڕێنەوە بۆ ئەو مادە خاصانەی کە لە ناو ئەو یاسا تایبەتانەدا دیاری کراوە یاریدەدەرێکی زۆر باشە ئەو یاسا خاصانە کە دیاری کراون مەسەن ئەو یاسا تایبەتانە دیاری کراون بۆ نمونە یاسای چەک یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن هەموو ئەم بابەتانە ئەگەر جەریمەیەک ڕوو بدا مەسەلەن قازی یاخود دادوەرەکان دەگەڕێنەوە بۆ ئەو یاسا تایبەتە ئەو یاسا تایبەتە بەکارێنن لە
ئەنجامدانی سزادا و سزا بەسەر بکەری تاوانەکەدا دیاریەکەن. باش ئەو واتە ناگەڕێنەوە بۆ یاسای سزادانی عێراقی. بەڵام ئەگەر ئێمە جەریمەیەک ڕوو ئەدا یاسایەکی تایبەتمەندمان نەبێ یاسایەکی خاصمان نەبێ باشە ئەو کاتە دادوەرە بەڕێزەکان دەگەڕێنەوە بۆ بەکارهێنانی یاسای عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 1969. هەرچەندە ئەگەر ئێمە باسی تاوانکەین وەکو بابەتەکەی کە جەنابەت باست کرد باشە دەتوانرێت لە ناو یاسای سزادانی عێراقی با بڵێن سزا دیاری بکرێ بۆ بکەری هەر تاوانێک، بەڵام لە هەمان کاتە ئەو یاسا خاصانە ئەو یاسا تایبەتانە دیاری کراون بۆ ئەوەی کە حاڵەتێک بەدەر نەبێ کەسێک جەریمەیەک نەکا یاخود تاوانێک نەکا کە با بڵێن بێسزا بۆی دەرچێ یاخود مادەیەکی یاسایی چوارچێوەیەکی یاسایی قانونێک نەبێ کە عقوبەی تاوانبارەکە بدە. هیچ بابەتێک هەیە ئاوا لەسەر ئەوە بۆ نمونە بابەتێکی لەسەر نەبوو بێت یاسایەکی لەسەر نەبوو بێ بەڵام بەست بێتتانەوە بە یاسایەکی دیکەوە مەسەن گرێدراوی یاسایەکی دیکەتان کرد بێ بۆ ئەوەی کە پێم وتی زۆر جار لە مەحاکمە لە دادگاکاندا وەکو بە جەنابتم وت ئەگەر بابەتێک لەو یاسا خاصانەدا ینی یاسایشی خاصی بۆ دیاری نەکرابێ باشە ئێمە گەڕێنەوە بۆ بەکارهێنانی یاسا کۆنەکە کە یاسای عقوباتی عێراقیە ئەوە پێی دەوترێت دایشی هەموو ینی لە بابەتی تاوانکاریە لە بابەتی تاوانکاریە توانم بڵێم دایشی هەموو مەتنەکانە یاخود دایشی هەموو مادە یاساییە بەهێزەکانە کە تێیدا تاوانی دیاری کردووە و سزای دیاری کردووە. بەڵام بۆ یاسا خاصەکان بۆ ئەو بکرێت بۆ ئەو تاوانانەی کە بنمونە یاسای میدیا ئەوەی کە لە میدیایە مەسەلەن ئێستا یاسایشی خاصی بۆ دەرکراوە خۆ ئەتوانرێ بە یاسای عقوباتی عێراقی معالەجی ئەوە بکرێت کە کەسێک ئەگەر لە کارێکی میدیایی یا هەڵەیەک بکە تۆ بەپێی قانونی عقوباتی عێراقی معالەجی بکەی، بەڵام نەخێر یاسایەکی خاص دیاری کراوە یاسای ڕۆژنامەگەری ئەو کاتە دەگەڕێنەوە بۆ بەکارهێنانی یاسا ڕۆژنامەگەریەکە بەپی یاسا ڕۆژنامەگەریەکە تۆ معالەجە لەگەڵ ئەو کەسەیە دەکەی کە با بڵێن تاوانێکی ئەنجام داوە یاخود با بڵێن کارێکی کردووە کە دژی ئادا بوو ئەخلاقی گشتی بێ لە کۆمەڵگادا. زۆر باشە بزانم ئەو سێ یاسایە تایبەتی کە باست کرد تەنها لە هەرێمی کوردستان کاری پێکرێ خۆ لە هەموو عێراق کاری پێکرێت چونکە ئەو یاسای عقوباتی عێراقی ئێمە بەداخەوە هەر لەسەر عێراق لەسەر ئەوە ئێمە حسابەکرین ئێمە لە هەرێمی کوردستانی شەر بۆ یاسایە کارەکرێ خواروی عێراق و ناو عێراق نەخێر ئێمە لە خواروی عێراق ئەوان با بڵین بەپی یاسا کۆنەکە ینی معالەجەی بابەتە سزایەکانی خۆیان دەکەن. ئێمە یاسانی کە دەرچوون بۆ ئێمە ئەو یاسانە زۆربیان لە پەرلەمانی کوردستانەوە دەرچوون و ئێمە پابندین وەکو هەرێمی کوردستان بۆ یاسایانەوە. خۆشبەختانە ئەو یاسایانە کە دەرکراون بیرە نەچێ یاسا کە دەرەکرێت چۆن دەرەکرێت یاسا بە بیرلێکردنەوە بەوەی کە شتێک لە کۆمەڵگادا دەبێتە پێویستی دەبێتە ئەوەی کە جێی مشتومڕ بێ بۆ نمونە تاوانێک دەکرێت دەبێتە دیاردەیەکی کۆمەڵایەتی ئەم دیاردەیە پێویستی بە معالەجە بێ پێویستی بەوە دەبێت کە تۆ چوارچێوەیەکی یاسایی بۆ دیاریکی بۆی لەوە زیاتر تەشەنە نەسێنێ. ئێمە بیرمان نەچێ یاسا بۆ چییە؟ یاسا بۆ ڕێگریکردنە لە تاوانکاری. زۆر ڕاستە یاسا بریتیر لە ڕێگرکردن بۆ کاری تاوانکاری. هەموو جوڵەیەک کە مرۆڤەکانی کەن لە ژیانی ڕۆژانەیاندا پێیان دەوترێت جوڵەیەکی یاسایی و بۆ ئەوەی کە ئەم جوڵانە ئەم حرەکانی کە لە ناو کۆمەڵگایە هەیە ڕێخستنیشی بۆ بکرێ پێویستمان بە یاسا هەیە. واتە یاسا هەڵدەسێ بەچی هەڵدەسێ بە ڕێخستنی هەموو جوڵەکانی ناو کۆمەڵگا بۆ ئەوەی کە کەسێک تعدانەکە لە کەسێکی کە بۆی کەسێک هەڵنەسێ دزی بکە لە ماڵێکی کە بۆی کەسێک هەڵنەسێ بچێتە ناو ماڵێکی کەوە بەبێ ئیزنی کەسەکە بۆی کەسێک بە سەریعی بەسەر جادەدا نەڕوا بەسەر با بڵێن بەسەر شەقامەکانە نەڕوا بە خێراییشی ئەو خێرایی کە یاسا بووی دیاری کردو. کەواتە هەموو جوڵەیەک لە ژیانی ڕۆژانەی مرۆڤەکاندا پێویستی بەوە هەیە کە چوارچێوەیەکی بۆ دیاریکری ئەم چوارچێوەش چییە؟ چوارچێوەکە یاسایە. باسی ئەو سیاسە تایبەتت کرد هەرچەند لەوانەیە لە تەوەری پرۆگرامەکە کەمێک بڕێنە دەرە بەڵام پێم خۆش بوو بزانم ئێوە وەکو پارێزەران
گرنگی ئەم یاسایانە چۆن ئەبێنن تا چۆن ئەم یاسایانە دەرکردنی ئەم یاسانە لە پەرلەمانی کوردستان کار ئاسانی بۆ ئێوە کردووەکو پارێزەرێک ئەو سێ یاسا تایبەتی کە باست کرد هەروی ئەو یاسا مەبەستم ئەو سیاسایەکو نمونە بۆ جەنابتمێنایەوە ئەژینا ئێمە چەندین یاسای ترمانەیە کە تایبەتە باشە یاسای خاصن ئەو یاسا تایبەتانی کە تایبەت لە پەرلەمانی کوردستان ئێمە لە قانوندا لە یاسادا ئەڵێن الخاص يقيد العام واتە خاصە تاکو مادە یاسایی تایبەتەکە هەبێ قانون تایبەتەکە هەبێ ئێمە ناچین بۆ قانونە گشتێکە کە یاسای عقوباتە کە یاسای سزاکانە باشە ئێمە هەتاکو یاسا تایبەتەکە لە بەردەستماندا بێ بۆ نمونە هەموو حاڵەتانەی ئەو بابەتە یاسایانی کە بۆ جەنابتم باس کرد هەتا مادەکانی لە ناو ئەو با بڵێن ئەو یاسا تایبەتانەدا هەبێ ناگەڕێنەوە بۆ یاسا گشتێکە ئاسانکارێکی زۆر بەڵێ ئاسانکارێکی زۆر زۆرە و توانیوێتی بەڕاستی هەموو ئەو کەلێن و هەموو ئەو لایەنانە پڕکاتەوە کە بەڕاستی کاراسانێکی گوای کردووە کە تۆ نەگەڕێیتەوە بۆ یاسا عامەکە و هەتا لە ڕووی عقوبەشەوە لە ڕووی عقوبەشەوە زۆر جار یاسا خاصەکان وایان کردووە کە عقوبەکان گونجاو بن ئیتر ئایا بە کەمکردنی عقوبەکە بێ یاخود بە زیادکردنی عقوبەکە بێ زۆر جار لە یاسا گشتێکە یا یاسای عقوباتی عراقی عقوبەکە قورسە بەڵام بۆ یاسا تایبەتانە هاتوین عقوبەکانمان کەم کردوێتەوە کار ئاسانی تا یان بە پێچەوانەوە عقوبەکە لەوێ کەم بووە بەم یاسا تایبەتانە وا کراوە کە عقوبەکە زیاتر بکرێت باش باسی تاوانمان کرد باسی ئاستەکانی تاوانم بۆ بکە باسی وتت پۆلێنی ئەەکەم بەڵام پرسیارێکی دیکەم کردی بزانم تاوان چۆن پۆلێن ئەکرێت لەسەر بە شێوازێکی گشتی تاوان چەند ئاستێکی هەیە هەر بە شێوازە عامەکەی بۆی کە بینەرانی بەرنامەکەشتان تێبگا لە ئەو بابەتە جەریمە کە دەکرێت کۆمەڵێک ئاست ئەگەر ئاستەکان لە ئاستی کۆمەڵێک جەرایمی قورس داون وەکو جەرایمی قەتل واتە کوشتن جا کوشتنیش بۆ خۆی چەند پۆلێنکاریەکی هەیە کە ئێماڵین کوشتن یەک جۆر کوشتنمان نییە بەداخەوە بەڵێ ئەنواع کوشتن یاخود با بڵێن جۆرا و جۆری لە کوشتنەکاندا هەیە ئەمە لە جەریمە خەتەرەکانە کە پێی دەوترێت جینایەت باشە و لە هەمان کاتە جەرایمی دزیکردن و جەرایمی ئیرهاب و جەرایمی مخەدەرات هەموو ئەم بابەتانە بابەتە قورسەکانن کە لە چوارچێوەی جینایەتە کۆ دەبنەوە تاوانە گەورەکاندا کۆ دەبنەوە بەرامبەر بەوە کۆمەڵێک تاوانی کەمان هەیە کە بریتیە لە تاوانی جونحا یاخود کەتن ئەو کەسەی کە هەڵدەسێت لە بەرامبەرەکەی دەدا لێدان یاخود با بڵێن لە سیارەکەی لە کەسێک دەدا ئەمەش لە چوارچێوەی یاسا جونحەکاندا کۆبۆتەوە سەرپێچەکانی ژەرەچێتە ئەو چوارچێوەیە سەرپێچی دەچێتە بابەتی مخالەفەوە کە پۆلێنی سێمە کە دەچێتە بابەتی سێمە کە زۆر جار بە غەرامە کۆتایی پێدێ بۆ نمونە کێشانی جگەرە لە شوێنێکی عامدا کە یاساکە وا دیاری کردووە کە غەرامەیەکی بۆ دیاری کردووە ئەمە پێی دەوترێ مخالەفە یاخود بەکارهێنانی مۆبایل لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا بۆ نمونە ئەمەش جۆرێکە لە مخالەفە کە سزای بۆ سزاکە مخالەفەیە یعنی بە غەرامە کۆتایی پێدێ کەواتە هەموو ئەم بابەتانە هەمووی پێوی دەوترێت جەریمە بەڵام جەریمەکان لە ڕووی جەسارەتەوە لە ڕووی قووەتەوە چەند ئاستێکی هەیە ئاستی جینایەت وەکو باسمان کرد بریتێ لە تاوانە قورسەکان ئاستی جونحە بریتێ لەو ئاستانەی کە با بڵێن جەسارەتیان ئەوەندە نییە کە بگاتە ئاستی کوشتن یاخود بگاتە ئاستی با بڵێن دزیکردن یاخود ئاستی تەقینەوە یاخود ئاستی تریاک یاخود ئاسی هەموو ئەو بابەتانە بەڵکو لە چوارچێوەی ئەودا یەکلایی کراوەتەوە کە یاسایەکی بۆ دیاری کراوە کە یاسای با بڵێن محکەمەیەکی بۆ دیاری کراوە محکەمەی جونحە دادگای کەتنە کە تایبەتە بۆ نمونە بە جەرایمەکانی کە تایبەت بە تونتیژی خێزانی ئەکرێ یاخود با بڵین وەکو بە جەنابتم وت کەسێک زەڵب یاخود با بڵین هەستێ بە لێدانی کەسێکی کە یاخود بە سیارەکەی بۆ نمونە بە ڕێگا با بڵین بە شەقامێکدا بڕوە لە ڕێگادا لە کەسێک بدا یاخود هەستێت با بڵین نەمامەکان بشکێنێ هەموو ئەم بابەتانە لە چوارچێوەی ینی با بڵین لە چوارچێوەی مەحاکمی جونحا سزاکانی کەمترە ئەوە لە چاوەوەی لە ڕووی جەسارەت و لە ڕووی عقوبەوە سزاکانی کەمترە لە چاو
جینایەتە. باش باک کەمێک باسی تاوانی کوشتن بکەین هەچەند پرۆگرامەکەەوە ئەخوازێگینە حەزم بەو جۆرە بابەتانە نییە باسکرێت و پێش پرۆگرامیش باست کردوتە زۆر ناچینە ناو وردەکاری ئەو بابەتەوە چونکە بەداخەوە هەنێک شت کە باس ئەکرێت لە ئێستا لەوانێ هەندێک گەنج ببینێ هەنێک کەس ببینێ بیرۆکەی لێ وەربگرێت دوور بێخوایان هەنێک بۆ شتێکی تر بۆ مەرامێکی تر بەکاری بێنێ بەس ئەمە پێم خۆشە زیاتر باسی سزاکانی تاوان بکەین بە تایبەت تاوانی کوشتن بزانم ئەگەر کوشتنێک بە ئەنقەز بێ تاوانەکەی چیەوە ئەگەر بە ئەنقەز نەبێ بۆ نمونە تاوانەکەی چی ئەمە جیاوازیان هەیە بابەتی کوشتن هەڵبەتە لە هەمان یاساداکە باسمان کرد یاسای ژمارە 111 ساڵی 1969 لە مادەکانی 405 بۆ ڕوودواوە 405 و 406 و مادەکانی دواتریش کە باسی کۆمەڵێک جەرایمی تر دەکا کە هەر لە چوارچێوەی یاسای کوشتندا بۆ با بڵێن یەکلایی بۆتەوە یاخود با بڵێن چوارچێوی بۆ دیاری کراوە کوشتن جێگەی دەیان بەرنامە و دەیان بەحس و دەیان سیمیناری گەورەیە بەڵێ زۆر ڕاستە کوشتن ئێمە مادەیەکمان هەیە کە مادەی 405 قانونی عقوباتی عراقیە کوشتنێک ئەگەر بکرێ با بڵێن کەسێک ئەنجامی بدا باشە بۆ بەرامبەرەکەی لە چوارچێوەی یاسای عقوباتی عراقی و مادەی 405 عقوبەی بۆ دیاری کراوە باشە بەڵام لێرەدا جیاوازی هەیە لەگەڵ مادەی 406 406 عقوبەکە دەکاتە لە سێدارەدان واتە سزاکە دەکاتە لە سزای لە سێدارەدان مادەی 406 کۆمەڵێک بەرگە و مادەی تێدایە کە تێیدا سزاکە دەکات بە سزای لە سێدارەدان باشە مادەی 405 هەر عقوبەی با بڵین هەر سزای بۆ دیاری کراوە هەر قەتلە هەر با بڵین هەر کوشتنە باشە بەڵام جیاوازیەکەی لەگەڵ 406 ئەوەیە کە مادەی 406 با بڵین بە ناحێ قانونێکی سبق الإصرار و تەڕەسوودی تایە واتە ڕێکەوتنی پێشوەختەی تێدایە واتە بەرنامە بۆ دانانی تایە کەسێک هەڵەسێ کەسێکە کوژێ فوجاءەتەن لەسەر جادە بەچەند لەسەر شەقامێک هەڵەسێت لە کۆندا بینی ومانە خۆت جەنابەت ئیعلامیت و ئەزانیت کە لە حاڵەتیش عەسەبیەوە دەرونیەن تێک چووە دەرونیەن مەسەلەن لە پێشبڕگەیەکی سیارە لەسەر شەقامێک بابەتیشی ئاوە دەمەبۆڵەیەک دروسە بێ هەڵەسێت تەقە لە بەرامبەرەکەی یەکە فوجاءەتەن ئەمە نە کەسەکەی بەرامبەری ناسیوە و نەدەزانێت کە کەسی بەرامبەری چێ ئەمە حاڵەتی 405 سەڵفی بەسەرا تەطبیق بێ لەبەر ئەوەی کە هیچ بەرنامەیەکی بۆ تاوانەکەی دیاری نەکردووە تەنها لەوێدا حاڵەتێکی دەرونی بەسەر هاتووە عەسەبی بووە هەستاوە بەرامبەرەکەی کوشتووە باشە تەقەی لێ دەکات و دەیکوژێ واتە ئەگەر کوشتنەکە بۆ نمونە بەرنامە بۆ داڕژراوە بێ بەرنامی بۆ دانرابێ ئەمە لە کۆتاییە سزاکەی قورستر ئەبێت سزاکەی ئەوە بۆ تەواوکەم باشە ئەو کەسەی کە لەسەر شەقامێک هەڵەسێ کەسێک دەکوژێ یاخۆی حاڵەتی تر لە حاڵەتیش عەسەبیەوە لە حاڵەتێکی دەروون هەڵچوونەوە یعنی ڕێکەوتنیشی پێشوەختە نییە بەرامبەر بە تاوان بەکاری تاوانکارێکە هەڵەسێ فوجاءەتەن بەرامبەرەکەی کوژێ ئەمە عقوبەکەی سجنی مؤبەدە یاخود موقەتە واتە یعنی سجن نەکرێ کەسەکە سجن نەکرێ بە شێوازی گشتی با جەنابەت ینی تێبگەیلەوە بند دەکرێ واتە دەکرێتە بەندی خانەوە مافی لێسەندنەوەی ژیانی هەیە تەنها بند دەکرێ بەڵام ئەگەر هەمان کەس هەمان بۆ نمونە حاڵە دەگەر باسیکەین ڕێکەوتنێکی پێشوەختە هەبێ بەرامبەر بەکاری تاوانکارێکی بۆ نمونە کەسی بەرامبەری ناسیوە و دەزانێت چێە دوژمنایەتیشی هەیە یاخود با بڵێن ڕقێکی هەڵگرتووە لە کەسی بەرامبەری دەچێت لە ماڵەوە خۆی بۆ ئامادەکە باشە پلانی بۆ دادەنێ مەسەلەن ئەو شتانەی کە ئامێرانەی کە دەبێتە هۆی کوشتن ئیتر ئامێرەکە چەقۆیە یاخود با بڵێن ئامێری دەمانچەیەکە یاخود هەر ئامێریشی بڕارە کە لە یاسایەکەی دیاری کردووە کە ببێتە هۆی کوشتن و لێسەندنەوەی مافی فیزیشی کەسی بەرامبەر هەستێ بەکاری تاوانکارێکە و پلانی بۆ دابنێ و بچێتە سەر کەسی مەجنە عەلەیی یاخود با بڵێن کەسی کوژراو
بیکوژێ لە ویادا ئەمە پێی دەوترێت پلانی پێشوەختە واتە پلانی هەبووە بۆ کەسەکە واتە ویستی هەبووە ئیرادەی هەبووە کە کەسی بەرامبەر بکوژێ باشە ئەمە لێرەدا سزاکەی دەبێت بە سزایی لە سێدارەدان واتە مافی ینی ئەو کەسی کە تاوانەکەی کردووە لە یاسادا سزادانەکەی دەبێت بە سزای لە سێدارەدان بۆ لەبەرەوەی ڕێکەوتنی پێشوەختەی هەبووە ویست و ئیرادەی ئەم کەسە ئەوە بووە کە بیکوژێت کەسی بەرامبەر بکوژێ لە ناوی بەرێ فیزیشیان لە ژیانان نەیهێڵێ باش ئەگەر هەر لە سزای لە سێدارەدان باشە کە ئەو حاڵەوە یەکێکە لە حاڵەتەکان کە باسمان کرد یەشێکی کە لە حاڵەتەکان بریتە لە بەکارهێنانی مادەی ژەهراوی بۆ کەسی بەرامبەر جۆری کوشتنەکە ئەمەش دەبێتە سزای لە سێدارەدان یەکێکی کە لەو حاڵەتانە کە با بڵین دەبێتە سزای لە سێدارەدان بریتە لەوەی کە ئەم کەسەی کە هەڵەسێ بەکاری تاوانکاری باشە هەستێت ئوسوڵ و فروعەکانی خۆی بکوژێ هاتە کە سوکارەکەی خۆی بەڵێویستمە و پرسیارەکەم تا چەند ئاستی نزیکی و خزمایەتی مەسەلەن ئاستی نزیکی یەکێکە لەو حاڵەتانی کە یەکێکە لەو حاڵەتانەی کە دەبێتە با بڵین سزای لە سێدارەدان بۆ لەبەرەوەی تۆ دەستە چێتە کەسێکەوە کە ئەسڵی خۆتە ینی با بڵێن ئێمە لە قانونەکەیات پێی دەوترێت ینی دەرەجەی قەرابە واتە ئەو کەسەی کە زۆر نزیکە لێتەوە هەڵەسی بە کوشتنی ئەو ئەمە تاوانەکە دەکات بە سزای لە سێدارەدان باش چەند حاڵەتێکی تر هەیە کە دیسانەوە سزای لە سێدارەدان دیاری کراوە بۆ نمونە ئەو کەسەی کە هەڵەسێ بەکاری تاوانکاری ئەو کەسی کە هەڵەسێ بە تاوانکاری زیاتر لە تاوانێک ئەنجامەدا بۆ نمونە دەچێتە سەر ماڵێک دزی دەکات بۆ کاری دزیکردن ئەچێتە سەر ماڵێک دزی دەکات و لە هەمان کاتا کابرای با بڵێن صاحب ماڵەکە کە بەرەوڕوویەت ئێوە دیفاع لە خۆکات هەڵەسێ دەماچێکە نێ بە کابرای صاحب ماڵەکەشەوە کەواتە تاوانەکەی بوو بە دوو تاوان لێرەدا سزاکەی چییە؟ سزاکەی لە سێدارەدانە بۆ هەستاوە بەکردنی دوو تاوان لە یەک ئانوساددا لە یەک ئانوساددا هەستاوە بەکردنی چەند تاوانێک یان دیسانەوە یەشێک لەو حاڵەتانە یەشێک لەو بابەتانەی کە دەبێتە زەرفی مشەدەد ئێمە لە یاسادا پێی دەوتێ ئەمانە پێی دەوتێت زەرفی مشەدەد زەرفی مشەدەد واتە عقوبەکە تەشدیدترێکە یا با بڵێن سزاکە قورسترەکە لەسەر بکەری تاوانەکە هەڵەسێ زیاد لە کەسێکە کوژێ باشە وەکو بەداخەوە ئەو تاوانی وەکو حاڵەتی کە لە چەند ڕۆژی پێشودا کە بینیمان لە شاری هەولێر ڕوویدا کە هەڵەسێت مەسەلەن چەند کەسێکە کوژێ لە یەک کاتە بە واسی سیلاحێکەوە هەڵەسێ بە کوشتنی چەند کەسێک لە چوارچێوەیە خێزانە ئەو بۆ معلوماتی بۆ زانیاری و بابەتی ئەوەی کە هەولێر ڕوویدا تەنها لە یەک لایەنەوە زەرفی مشەدەد نییە لە کۆمەڵێک لایەنی یاساییەوە زەرفی مشەدەد باشە بۆچی ئەویان لەلایەکەوە ئەم کەسە وەزیفەکەی خۆی پێشە مشتی وەزیفەکەی خۆی استیخلال کردووە و با بڵێن دکتۆرێک بووە و کەسێک بووە یا چەندە ئێمە جارێ ڕەنگە ئەم بابەتە خۆشیش نەبێ باسی گەین چکە ئێمە لە مەبدەئی یاسایی خۆمانە شتێکمان هەیە کە پێی دەوترێت تحقیق دەبێت تحقیق تەواو بێ ئەنجا باسی بابەتەکان کرد بەڵام بە شێوازیشی عامەوەی کە ئێمە لە میدیایە بینیومانە ئێمە باسی ئەوە ئاکەین ئەوەی کە لە میدیایە بینراوە ئێمە ناتوانین بچینە تەفاسیلی بابەتانە چونکە تحقیق ئێمە لە ناحیە قانونیەکەیەوە ئەوە فێرکراوین کە دەبێت تحقیق تەواو بێت لە هەر بابەتێکە ئەنجا بچین دیراسە بۆ بابەتەکە بکەین بەڵام لە حاڵەتیشی لەو شێوازەی کە لە میدیاکانە باس کراوە بەڕاستی ئەم حاڵەتە کۆمەڵێک بابەت ئەیکا بە زەرفی مشەدەد کۆمەڵێک بابەت کۆمەڵێک ئەسالیب و وەسیلە هەن کە ئەم بابەتە دەکا بە زەرفی مشەدەد یەکێک لەو بابەتانە ئەوەیە کە باسی وەزیفەکەی مان کرد یەکێک لەو بابەتانی تر بریتە لەوەی کە هەستاوە بە کوشتنی چەند کەسێک یەک کەس نییە ئەوەی کە کارەکەی بەرامبەر کردووە چەند کەسێکی کوشتووە باش مناڵیش لە ئیشەکە یەکێکی کە لە بریتە لەوەی کە هەستاوە بە کوشتنی ئەسڵەکانی یعنی با بڵێن بەو کەسانی کە لە سیڵەی قەرابە و دەرەجەیەکن بۆ یعنی با بڵێن بۆ ئەو کەسەی کە تۆمەتبارە ئێستا بیرمان نەچێ ئەو کەسە هەتاکو ئەم دەقەی کە من و تۆ قسەی تێدا دەکەین تۆمەتبارە هێشتا تاوانبار نییە باو حاڵەتە جیاکەینەوە تۆمەتبار کەسێکە کە ئێشتا تاوانەکەی بەسەردا نەسەپێنراوە نەبوو بە مجریم با بڵین بە عەرەبیەکەی هەتا بڕیارەکەی بەسەرە
چونکە ئێمە مەبدەئێکمان هەیە لە یاسادا کە بریتیە لە تۆمەتبار بەریئە هەتا ئەو کاتەی کە تۆمەتەکەی بەسەردا دەچەسپێ. باشە. هەر کەسێک بێ لە هەر پلەیەکدا بێ لە هەر جەریمەیەکی کردبێ هەر ئاستێکی تاوانی ئەنجام دابێ تاوەکو تۆمەتەکەی بەسەردا ساغ نەبێتەوە ئەم کەسە تۆمەتبارە. تۆ ناتوانانی بڵێ تاوانبارە. تەنانەت بە هیچ کەسێک تا ئەو کاتەی کە بڕیارەکە لە دادگایەکی تایبەتمەند دەرنەچوو بێ و بڕیارەکەش پلەی کۆتایی وەرنەگرتە بێت. زۆر باشە. ئەو کاتە دەتوانرێ بەو کەسە بوترێت تاوانبار. باش. لە کاتی تحقیق و لێپرسینەوە لەو کەسێک کە تاوانەکەی کردووە تاوانبارەکە تۆمەتبارەکە هیچ کات لە ڕووی دەرونیەوە مەسەلەن بیر لەوە کرێتەوە کە ئەم کەسە لە ڕووی دەرونیەوە مەسەلەن چی پێویست بۆ چی بۆ بکرێت بۆ تاوانی کوشتن یاخود بۆ هەر بۆ تاوانی کوشتن بڵێ وەکو باسم کرد ئەگەر پێشتر سەرنجت دابێ من باسی ئەوم کرد ئەگەر هەڵچوونێکی کاتی هەبێ بۆ کاری تاوانکاری باشە فوجاءەتەن کەسێک عەسەبیەکە لە جێگایەکە لە شوێنێکە ئەمەی کە باسماکە کەسەکە ناناسراوە بەڵام ئەمەی کە من باسم کرد ئەم کێشەی ئێستا بۆ نمونە لە پلەی خێزانی ئەومان کەسانی دەرەجە یەک بوون بۆ نمونە نانە ئەو حاڵەتە ئەوی کە جەنابەت باسیەکەی من باسی عامی یاساکە باشە لە عقوبەی مەسەڵ لەو عقوبەی کە جەنابەت باسی کرد لە عقوبەی قەتلە بڵێن سزای کوشتندا ئەو حاڵەتە دیاری کراوە ئەگەر کەسەکە پلانی هەبێ و ئەگەر کەسەکە بۆ نمونە فوجاءەتەن ئەو شتەی بەرامبەر بەکار یعنی ئەو عەسەبیەتی بەرامبەر بەکار نەهات بێ بەڵێ جەریمەکە فەرقی هەیە عقوبەی ئەعدامی بۆ دیاری نەکراوە. باشواتە لە تەنها سزاکە بریتیە لە سزای گرتنی واتە بکەری تاوانەکە با بڵێن تۆمەتباری تاوانەکە یاخود با بڵێن کە دوایی دەبێتە موزیم دەبێتە تاوانبار تاوانباری ئەو تاوانی کە کردوێتی ئەگەر بەرنامەی بۆ دانە نابێ یاخود با بڵێن عەسەبی نەکرابێ و بەو شێوازە بێت کە فوجاءەتەن یاخود با بڵێن لە ناکاو تووشێ و حاڵەتە بوو بێ ئەمە سزاکەی بریتێ لە سزای بەندکردن. بەڵام ئەگەر ئەو حاڵەتانی کە باسمان کرد و بەرنامە بۆ ڕێژی بۆ کراوە و کابرا زۆر لە عەسابێکی ساردی پێش کێشەدا دانیشتووە هیچ کێشەیەکی نییە بیر لە کوشتنی بەرامبەرەکایە کاتەوە ئەمە دەبێتە حاڵەتێک کە بریتیە لە زەرفی مشدد و زەرفی مشددیش بە پێی یاسا عقوبەکەی دەکاتەوە بە عقوبەی ئەعدام واتە سزای لە سێدارەدان. باش کاک میران بزانم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هۆکار چی ئەم حاڵەتانە زۆر ڕوئەیە زۆر دووبارە ئەبنەوە بۆ نمونە کەسێ ئەمە زۆر ئەیبینین ڕۆژانە بەداخەوم حاڵەتانە زۆر دووبارە ئەبێتەوە ئەگەر بۆ نمونە خێزانێکیش نەکوژێ بەداخەوە ینی کەسە نزیکەکانی سەوای لێ هاتووە بۆ بە دیاردە بەڕاستی ئەمە کە زاوا چێتە سەر ماڵە خەزوران یا خەزورە کوژێ یا زاواک یا مەسەن برای خێزانەکەی کوژیا ژن خوش کوژیانی ئەمە بۆ بە دیاردێکی زۆر ناشرین هۆکار چیە ئەمە ینی ئەم حاڵەتانە دووبارە ئەبێتەوە مەسەلەن کەس پەندی لێ وەرناگرێ هەمومان مەسەڵەنین بەداخەوە بەڵام سەرەکەین هەفتەکەی تر هەمان کێشە بە جۆرێکی دیکە والله ئەگەر باسی هۆکار بکەین هۆکار زۆرە یعنی ناتوانم مەسەڵەن من بڵێم یەک هۆکار باشە یەک هۆکار جەنابتان وەکو ئیعلامی ڕەنگە بەشێک لە ئەرکەکەتان بکەوێتە سەر ئێمە لە پرۆسی پێگەیاندنی کۆمەڵایەتیدا جەناب دەزانیت کە کۆمەڵێک لایەن بەرپرسە لە پێگەیاندنی کۆمەڵگادا یەکێک لەو لایەنانە با بڵێن بریتیە لە خێزان زۆر ڕاستە لە خێزانەوە ئەم حاڵەتە تاوەکو قوتابخانە دواتر بریتیە با بڵێن ناوەندەکانی خوێندن هەموو ئەم بابەتانە زانکۆ هەموو ئەم لایەنانە بەڕاستی بەرپرسن لە پێگەیاندنی تاکدا زۆر ڕاستە هەموو ئەم لایەنانە پێویستە پێداچوونەوەیشی بۆ بکرێ و هەموو ئەم لایەنانە پێویستە کە با بڵێن جەسارەتی با بڵێن جۆری تاوان خۆ تاوان با بڵێن حاڵەتێک نییە بنبڕ بکرێ ئێمە بیرمان نەچێت تاوان لە هیچ وڵاتێکی دنیاە بنبڕ ناکرێت باش چی بکەم بۆچی قانوندانراوە بۆچی کەم بکرێتەوە چی بکرێ بۆ ئەم حاڵەتانە کەم بکرێتەوە ئەم حاڵەتانە وەکو تەوعیە کۆمەڵایەتی واتە پێگەیاندنی کۆمەڵایەتی کە ئەو ئاسانی کە باسمان کرد هەم بەشێک لە پشکی شێ بەڕاستی بەڕێی من بەرمیدیاکەوێت چکان بڕۆ میدیا جەناب دەزانی میدیا لە بەردەستی هەموو کەسێکدایە
دەکرێت دەیان و سەدان بەرنامەی وەکو جەنابەت هۆکار بێ بۆ کەمکردنەوەی ئەم تاوانانە. دەکرێت بەحسی گەورە بکرێ و تەشدیدی عقوبەکان بکرێ، واتە سزاکان توندر بکرێن. و بابەتی چەک بەڕاستی یەکێکی ترە لەو هۆکارانەی کە با بڵێن هۆکارە بۆ زۆربوونی تاوان. ئێمە دەزانین کە بەداخەوە دەیڵێم کە زۆربەی زۆری ماڵەکان ئەمڕۆ چەشی تایە. یعنی ئەگەر کارێک نەکرێ بابەتی چەک معالەجە بکرێ و بابەتی چەک داماڵینی چەک لە کۆمەلگادا با بڵێن نەبێتە پرۆسەیەشی گشتگیر و یەکانگیر و هەموو لایەنەکان کاری لەسەر بکەن، بەڕاستی کارەساتی زۆر لەو گەورەتر ڕوودەدات. چکە ئێمە دەزانین یعنی سێر کە ئەمڕۆ دەبینی کەسێک لە پێگەیشی کۆمەڵایەتیە کە کەس بیر لەوە ناکاتەوە، بەڵام سێرەکەی لە ماڵەکەیدا چەک هەیە، کەواتە ئەمە دەبێتە دیراسیەکی گەورەی لەسەر بکرێ. بۆچی ئەم کەسە بۆ ئاستەوە بەو مەکانەتەوە بۆ بڕوانامەیەوە بۆ چەک لە ماڵەکەیدا هەیە؟ ئایا چەکە پێویستیەکە؟ چکەمە دەزانین خۆ چەک یاسای چەک ڕێگری نەکردووە لەوەی کە خەڵک چەشی پێبێ، بەڵام بە یاسا دیاری کردووە. باشە کەسێک ئەگەر مەترسی لەسەر ژیانی هەبێ یاخود کەسێک ئەگەر لە با بڵین لە دەیەکی دوورە دەست بێ بۆ مەترسی خۆی بۆ مەترسی ژیانی خۆی بێوێ مۆڵەتێکی وەرگرتنی چەک وەربگرێ، ئەمە بە ڕێگای خۆی و بە یاسای خۆی وەردەگیرێ. بەڵام تۆ دەبێت دیراسە لەسەر ئەوە بکەی کاتێک کەسێک کە چەکێکی بێمۆڵەتی هەیە و لە ناو ماڵێکدا و بە ئاستێکی بەرزی با بڵین بڕوانامە ئەم چەکەی پێ بەڕاستی ئەمە جێی پرسیارە و ئەمە جێی لێکۆڵینەوەی و دەبێت دیراسی گەورە بکرێت لەسەر ئەم حاڵەتانە، هەم لە ناحیەی یاسایی و هەم لە هەموو ڕێگاکانیکەوە، لە هەموو ڕێگا کۆمەڵایەتەکانیکەوە تو پێویستت بە دیراسە هەیە، پێویستت بە دەیان سیمینار و پێویستت بە دەیان پاکێژی ئامادەکراو هەیە کە بیدەیتە پەرلەمان و لە پەرلەماندا بکرێتە یاسا و یاساکان تو نوتیش بکرێنەوە و وا بکرێن کە لانی کەم عقوبە ناڵێن بنبڕ بکرێ، چکە بنبڕکردنی عقوبە لە هیچ کۆمەڵگایەکدا نییە. حتا ئەو کۆمەڵگایانەی کە زۆر ئاستی پێشکەوتن و لە مەرحلەیەشی ئیستیقراری سیاسیان لەو جۆرە کۆمەڵگایانەشدا ئێشتا هەر تاوان هەیە، بەڵام دەکرێت تاوان کەم بکرێتەوە. ئێمە دەتوانین بڵین تاوان کەم دەکەینەوە. بەڵێ لە وڵاتانەشە ئەگەر عقوبەکان زۆر نەبن، بڕوان پێ بکە کاک میران، لەوانەیە تاوانەکان زۆرتر بن، بەڵام ئەوان لە وڵاتانە بیریان لەوان کردوێتەوە، ینی زیاتر عقوبەکان زۆرتر بکەن، خەڵک بیر لە عقوبەکە ئاکاتەوە بۆیە تاوانەکان ئاکات. بەڵێ بەتاکید ئەم پرۆسەیە پێویستەکات لە خێزانەوە. بەڕاستی تۆ ئەم بابەتە پێگەیاندنی کۆمەڵایەتی لە خێزانەوە دەست پێ بکات تا دەگاتە ناوەندەکانی خوێندن وەکو جەنابەت باسی کرد، تا دەگاتە میدیا. هەموو ئەم بابەتانە هۆکارن بۆ ئەوەی کە بتوانیت کە تاوان کەم بکرێتەوە بە بابەتی دەیان سیمیناری گەورە و بکرێتە پاکێژ و بدرێتە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان کە پەرلەمانە. زۆر باشە. دەستخۆش کاک میران، من پرسیارێکی ئەو تۆم نەماوە، سپاس بۆ ئەو زانیاریانی لەسەر ئەو بابەتە پێشکەشت کرد، دەست خۆش بێ. ئەگەر شتێک مابێ لە کۆتاییە باسیکەی سوپاس دەکەم. زۆر سپاستانەکەم سەلامەت بن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کاک میران عوسمان کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکار بوون، ئەمڕۆ لای ئێمە میوان بوو. قسە و باسمان کرد لەسەر تاوان، لەسەر جۆرەکانی سزا، لەسەر زۆر بابەتێک قسەمان کرد کە بەداخەوە لە ئێستای لە کۆمەڵگای ئێمەیە زۆر ڕوو ئەدەن بەداخەوە کە ئەوش تاوانی کوشتنە و ئێستا وای لێ هاتووە کە کەسە نزیکەکانیشمان پشکی شێریان بەرکەوتووە بەداخەوە. هیوادارم کە بینەری پرۆگرامەکە بن، زانیاری و ڕێنمایی زۆر باشی تێدا. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.